وعليه فإن التركيز يجب أن يوجه نحو تقليص الفقر. لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا سامر غەزبان وەزیری نەوتی عێراقی و فاتح پیرۆڵ سەرۆکی ئاژانسی وزەی نێودەوڵەتی لە بەغدا باسی چەندین بابەتی وزە و نەوتی عێراقیان کرد. لە میانەی ئەم پرێس کۆنفرانسەدا سەرۆکی ئاژانسی وزەی نێودەوڵەتی باسی چۆنیەتی بە فیڕۆدانی وزەی کارەبای عێراق کرد و خاوەن مۆلیدەکان چۆن بە گرانبینی سوود لە بڕینی وزەی کارەبا وەردەگرن. شرۆڤەکارەکانمان دەری دەخەن کە ئەو بڕەپارەی کە لە خەڵک دەسەندرێت زۆرە و گرانە. 4 ئەوەندە گرانترە لەو پارەی کە خەڵکی ئەڵمانیا دەیدەن لە ئەڵمانیا. لە درێژەی ئەم پرێس کۆنفرانسەدا وەزیری نەوتی عێراقی باسی پابەندبوونی عێراقی کرد بۆ فرۆشتنی نەوت و سەبارەت بە سزایەکانی نێودەوڵەتی لەسەر ئێران. غەزبان تایبەت بۆ دەنجی ئەمریکای ڕاگەیاند کە عێراق تەنانەت پێویستی بە گازی سروشتی هەیە بۆ بەرهەمهێنانی کارەبا. نحن لا نستورد نفط من إيران، نحن نصدر. ئێمە نەوت لە ئێران هاوردە ناکەین بەڵکو نەوت هەناردە دەکەین. بە تایبەتی گاز و کارەبای ئێمە وزەیەکی کەم بۆ وەرزی هاوین هاوردە دەکەین لە هەمان کاتیشدا بە هەموو توانامان کار بۆ پێداویستیەکانی عێراق دەکەین کە سەربەخۆ بێ لە بواری وزەدا و پشت بە خۆی بەستێ. مستقلا في مجال الطاقة معتمدا على نفسه. لە چوارچیوەی سزایەکانی سەر کۆماری ئیسلامی ئێران و کاریگەریەکەی لەسەر عێراق لە چه ئاستێکدا دەبێتن وەزیری کارەبای عێراق ڕایگەیاند کە کاریگەری سزایەکان لەسەر عێراق نابێتن. تصريحات الأخيرة الأمريكية لێدوانە کۆتایەکانی ئەمریکا تایبەتە بۆ وڵاتانەی کە نەوت لە ئێرانەوە هاوردە دەکەن بۆیە ئێمە مەترسیمان نییە. لا توجد مخاوف من جانبنا. لە کۆتایی پرێس کۆنفرانسی وەزارەتی نەوت و سەرۆکی ئاژانسی وزەی نێودەوڵەتی فاتح پیرۆل کاریگەری و بەرهەمهێنانی نەوتی عێراقی بە بەرز نرخان کە سوودی بۆ گشت وڵاتانی نێودەوڵەتیدا هەیە. لە بەغدا وەنزار عەبدوڵڵا، دەنجی ئەمریکا.